کاکە بەنسبەت ئەوەی کە دەرێن زمانی کوردی لە خەتەریاتە زۆریش لە خەتەریاتە وە نەژمایە 2 سار 3 ساردی بە یەکجاری کۆر دەبتەوە و بەسە سەریوانەیدا کە ئەو هایان لێ کردیا کاکە کەلیمەی کوردی نمایە یعنی بەڕاستی ئەلعانەچینێ دەچیا هەولێر و سلێمانی دەبی زۆر بە دیقەت بچی کاکەمە عەشایرین کوردین دەبی زۆر بە دیقەت بی دەبی نەکو برێ غەڵەت بکەم ناوەکان هەموو تێک چۆ نازانی کوی سوال لێ بکەیت پەتاتە عیز نازام فینگەر باشە پەتاتەیە فینگەر چییە بکە لە ڕای خوا پێغەمبەری کورە کاکە لۆتان لێ کرد ئەو هەموو کوردستانەمان هەیە ئەو هەموو چیای هەندرێنمان هەیە سەفینمان هەیە قەرەچوومان هەیە ئەو ناوە حیزەستان ستی و شتان ستی و خاتون ستی و هانا ستی و مانتۆر ستی چیە هینایتانە ناو مەوزوعی بکە لە ڕای خوا پێغەمبەری ئەو کەناڵانە ماری کوردیان وێران کرد کاکە جان کەناڵی کوردی ماری کوردی وێران کرد بزانە کاکە ئەلعانە چنە دوونێ پێرە 100 دۆکان پڕ بووەوە لە سەری دەڕژێتەوە 100 دۆکان پڕ بووەوە لە سەر دەڕژێتەوە بێڵماوس 100 دۆکان بێڵماوس بووە کورە بێڵماوس چییە بکە لە ڕای خوا پێغەمبەری کورە لەو خەرکەی دەکەن کورە خەرق پارەی بزانە تۆ سیاسەتیان لەگەڵ خەرکەی بەکارهێنا کورە کاکە پارەمان نایە ئاومان نایە نەفتمان نایە هەمووی پیرۆزین گۆبی لە کەلتورەکەی گەڕێن زمانەکەی لۆ دەبەن زمان ئەخلاقەکەی لۆ دەبەن دەستورەکەی لۆ دەبەن ئەو ئەخلاق و دەستورەی هەزار سال ئیباب و باپیرمانە لۆ دەکەی زمانی کوردی نمایە زمانی کوردی فەرموو ئەوە ڕۆژەکە یەکە چاندێتە شاشای تەلەڤیزیۆنی ئەرێت و بە چار دەستی ئێ باشە بە چار دەستم هەر زانیتمان تەلەفۆنە جەرەسی دادەنێەوە کاکە هەر جەرە زانانەوە بووە وەڵا ئەمن بە ئەلەرم بەخەبەر دێم ئەلەرم باشە ئەلەرم چییە وەرە بەس پێم برێ ئەلەرم چییە ئەگە ئەو کەلیمە کوردی بوو هەرچی پێم دەرێن برێ کورە بابا پرچی پرچ سبوخکردنی پرچی چیچکەلەر دەکەم چیچکەلەر ئەم چیچکەلەر دەکەم بە ئەلەرم هەردەستم کاکە لەوە لەو ملەتەی دەکەن خوا لێتان